کاگەرفان پێم بڵێ ئێستا کە زێڕماوەکە برز و نزم دەبێت تا چەند ئەوە تەسیری بەسەر هاوسەرگیری هەبوو ئێوە لە بازار ڕەندەیبینن ئەنی خاوسەرگیری کەمتر بۆتەوە بۆی کە نرخی زێر بەرز بۆتەوە خێر بێن بەسەر سەر و بەسەر چاوم وەڵاهی کارەگەریجە گەلێک زۆری هەیە لە بەوەی بەڕاستی هەستانی زێری ساری هەستانی زێری حتا سفەتێک ڕاوە دەسن حتا وەزعی زێرەکە ئارام بیتەوە ئەنی باش نێ لە هەستانی زێرەکە دابەزینەکە لۆمە باشترە دابەزینەکە لۆنگۆ یانی ئەگەر بێت و نرخی زێر هێرزان بێ و لۆنگۆش ینی هاوسەرگیری زیاترمان باشتر دەبی کەڕون فرۆشتنمان بە قوتر دەبی زۆر باشترە لە بۆ ئەو کاتە ئەوانە هەبوو هەموو فرۆشتیان چاوەڕێەوە دەکەن کە بێتە خوارێ سارەکە بێت خوارێ هەموو بکردنەوە. ینی ئێستا کەگایرفانەوەی کە هاوسەرگیریش ئەنجام دەدا مسقالەکانی کەمتر کردەوە لەگەر ساڵانی ڕابردوو مانگانی ڕابردوو طبعاً ئەوەی پێشتر 50 مسقالی داوا کردبێ و کە دەکاتە 25 طبعاً فەرقەکەی زۆر پێکردیە لە بەوەی ئەتۆمە حتا حدێک بە 215,000 مان دەفرۆشەوە کە 335,000 دینارە یەک فەرقی هەیە ینی بەڕاستی زۆر فەرقەچ گەلێک زۆرە. ئەوجارە با من ڕێی تۆرگرم وەکو هاوڵاتیەک ئەو نرخە زێڕەی ئەو مسقالە زۆرەی کە داوا دەکرێت لە لای خەڵک ئەنی بەڕای تۆ لە ئێستادا زۆر نییە بۆی کە بارگرانێکی زۆر ناکەوتە سەرزاوایی و کەم بکرێتەوە ڕێژە و سەرگیری زیاتر نابێت بەخوای هەموو شتێک زێر هەموو شتێک پارنە ئینسان لەگەیەک تەبابی لەگەیەک مرتاحبی هەموو مارە دنیای دەینی لەبێ ئەو زێرەش هەلە و زەلام لەوەش نەیدێنی هەد سبەی دوزبە هەدە فرۆشتەوە ئەوجا ئینسان لەگەیەک تەبابن لە هەمووی باشترە مار دنیای چنیە.